ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێت دەسەڵاتدارەکانی ئەو کاتە زەختیان لێ ئەکرد ئەیان و ئەبێ بیتە قازی. ئەویشەی من قازێتی ناکەم بە هیچ جۆرێک. ئەوەندە تەکلیفیان لێ کرد سوودی نەبوو، ئەمجا ناچاریان کرد بەوەی کە لێی بدەن، سجنیان کرد، لێیان ئەدا، تەعزیبیان ئەدا، ئەیان و دەبێ بیتە قازی ئێمە. ئەویش دەیفەرموون نایکەم، بە هیچ جۆرێک نایکەم. هەتا ڕۆژێک زۆریان لێدا لە سجنە، ئەوەندە دایان لێ، ئەوەندە ناڕەحەتیان کرد دەموچاوی هەمووی بوو بە برین و خوێن. خوێنی پێ ئاتە خوارە بە دەموچاویان، لە دەموچاویشیاندا، لە سەریشیاندا. بەڵام ئیمامی ئەبوو حەنیفە یەکێ لە پیاوچاکان دەفەرمی وەڵڵاهی تەماشام کرد ئیمامی ئەبوو حەنیفە سەری ئاوا داخستە بوو ئەگریا، بە کوڵ ئەگریا. پرسیارێ نەکرد ئیمامی ئەبوو حەنیفە بۆچی وا دەگریت؟ دەیفەرموو ئەگەر ئێستا دایکم من ببینێ دەم و چاوم خوێناوی بووە، دەم و چاوم شین بۆتەوە، دایکم دەست ئەکا بە گریان و خەفەتە خوا. واللهی لە دنیادا هیچ شتێک نییە بەلای منەوە لەو قورستر بێ دایکم خەفەت بخوا. واللهی تەنها بۆەوە دەگریم دایکم خەم لە من دەخوا، ئێستا من ببینێ دەستەکا بە گریان بەخوا لەبەر ئەوە دەگریم. چونکە لە دنیادا هیچ شتێک نییە بەقەت خەمی دایکم لای من قورس بوو گران بێت. ئەگەر ئێمەش ئابەم جۆرە پەروەردە بین، ئەمە ئینسانی خواناسە، ئەمە ئینسانی بەڕێزە، نەک ئینسانێک وڵا لەگەڵ باوک مابینم نییە. بەداخەوە کەوتینەتە چی ڕۆژێکەوە چی کاتێکەوە، ڕۆژ لە جێی خۆیدایە، شەو ڕۆژ عیبی نییە، زستان و هاوین و پاییز و بەهار لە جێی خۆیدایە، خەڵکەکە خراپ بووە.